بۆچوونی لاوانی ئەمریکا لەبارەی شەڕی غەزا، ئیسرائیل و لۆبیەکەی لە واشنتۆن تۆقاندووە. بەپێی ڕاپرسیەک زۆرینەی گەنجانی ئەمریکی بەرامبەر ئیسرائیل پشتیوانی فەڵەستین دەکەن. ئەنجامی ڕاپرسیەک کە زانکۆی هارڤارد لە ئەمریکا ئەنجامی داوە، ئیسرائیل و بەرپرسانی باڵای ئەمریکای شۆک کردووە. ڕاپرسیەکە پرسیاریەوەی لە بەشداران کردووە ئاخۆ لە شەڕی سەرغەزا پشتیوانی حەماس دەکەن یاخود ئیسرائیل. دەرکەوتووە زۆرینەی گەنجان پشتیوانی حەماس دەکەن. ئەمەش ترسی لە ئایندەی پشتیوانی ئەمریکا بۆ ئیسرائیل دروست کردووە. بەپێی ڕاپرسیەکەی زانکۆی هارڤارد، کەسانی تەمەن 18 بۆ 24 ساڵان بە ڕێژەی 6% پشتیوانی حەماس دەکەن، لە بەرامبەردا 40% پشتیوانی ئیسرائیل دەکەن. لە بەرامبەر کەسانی گەورەتر زیاتر پشتیوانی ئیسرائیل دەکەن. وەک لە ڕاپرسیەکەدا هاتووە، کەسانی تەمەن 25 بۆ 34 ساڵ بە ڕێژەی 65% پشتیوانی ئیسرائیل دەکەن. لە بەرامبەردا کەسانی هەمان تەمەن بە ڕێژەی 35% پشتیوانی حەماس دەکەن. ئەو پشتیوانیەینەوەی نوێی ئەمریکا لە دۆزی فەڵەستین وای کردووە لە ماوەی ڕابردوو ئیدارەی ترامپ چەند سزایەک بەسەر ئەو خوێندکارانە بسەپێنێت کە بە شێوەی جیاواز پشتیوانی غەزە دەکەن، بەڵام شارەزایان پێیان وایە ئەو سزادان و هەڕەشانە سوودی ئەو تۆی نابێت. کارە درندانەکانی سوپای ئیسرائیل و حکوومەتی ناتەنیاهۆ بە هۆکاری سەرەکی ئەو بۆچوونەی گەنجانی ئەمریکا دژی ئیسرائیل دادەنێن.